دلێریان من ئەمەوێ شتێکە پێ بڵێم. چییە؟ دلێریان ئەتەوێ ئەو کێشانەمان نەمێنێ؟ ئەی چۆن نامەوێ؟ قابلە نەمەوێ هەیەن؟ مادام وایە دڵەکەم تۆ ئەبێ بڕیارێک بیت. بڕیاری چی؟ دلێر پێ ناخۆش نەبێت دڵەکەم ئەوە پێ ئەڵێم، بەڵام تۆ لە بڕیاردان هەنێک لاوازیت. لە چ بڕیارێک؟ دلێریان با من و تۆ یان لەم ماڵە بڕۆین یان ماڵێک بۆ باوکە بگرین و بڕوات. ماڵی بابمە ئەمە میوانی وینە. منیش ئەوە هاڵم ئەگەر وا بێ ئێمە ماڵێک ئەگرین و ئەڕۆین. هەیان چۆن ڕێتێچێ ئەو پیرە پیاوە بەتەنە لێرە بەجێبێلین شتیوە ڕێتێ ناچی. من سەرەتا پێم وتی کە تۆ لە بڕیاردان لاوازیت. هەیان لەوە دەکەی ئێستا جەرگەکەم ئەی نەدەگۆ بابەت بابمە ئێوە هەموو خۆشەویستیەمان بۆ ژیانمان تێکچێ. دلێر ئەوە توی کە ئەتەوێ ژیانمان تێکچێ نەک من دڵەکەم دانی پیانێ. لە بنەڕەتدا دلێر هاوسەرەکەی لە باوک و براکانی خۆشتر دەویست بۆ ئەوەی دڵی هاوسەرەکەی ڕازی بکات ئامادە بوو هەموو شتێک بکات. دوو هەڵبژاردە لە مێشتی بوو، یەکێکیان خانوویەک بۆ باوکی بگرێت، هی دووەمیشیان باوکی ببات بۆ خانی بە ساڵات چوان. سبێنێر کۆک بێ حەلی دەکەم. باوکی لەوە دڵنیا بوو کە بەیانی بەدەستی کوڕەکەی دەشتێت، نەویست ئەو دیمەنە ببینێت. بزانین لە نیوەی شەوێکدا کە دلێر و خێزانەکەی لە پڕخەی خەودان ئەو چ بڕیارێک دەدات. ماما جان تخوا چی بووە؟ لەبەر چ دەگری ماما؟ وەرە با ڕۆی نێرە وەرە باران لێ دەدە سەرما دەبی ماما تخوا وەرە بزانم چ بووە وەرە تخوا وەرە ماما جان بەسە تخوا نوح زۆر گریا، دڵی زۆر پێسوودا. ئەخر ئەو باوکی نەما بوو. گەورەی باوک زیاتر بێ باوکەکان هەستی پێ دەکەن. کاتێک کە دەگەڕێتەوە ماڵەوە کە پێڵاوەکانی باوکی نابینێ دەزانێت چه ئازارێکی هەیە. نوح زۆر خەمی خوارد،
زۆر گریا آخر ئەوە کەی ویژدانە پیرەمێردێک لە 3 منداڵدا کەسێ ئامێزی خۆی بۆ نەکردبێتەوە و لەم شەوە سارد و سڕەدا لەسەر شەقام بێت و بچێ و پەناگەیەکی نەبێتیدا بسڕەوێتەوە. نوح زۆر هەوڵیدا لای خۆی بیحەوێنێتەوە یا بیباتەوە ماڵی خۆی و هەروەها خۆی بەتەنیا بخێوی بکات، بەڵام ڕازی نەبوو. وتی بەیانی بم بە بۆ شوێنێک با بزانین ئەو شوێنە کوێیە. ئێرە خانەی بە ساڵات چوانە لەگەڵ نۆح هاتوون لەوێ پێشوازێکی گەرمیان لێ کرد. کاکە جان ئێرە ماری خۆتە ئەوەی بزانە لێرە زەوجی زۆر خۆشە یعنی ناگرن بێتاقەت بیتن لێرە زوو تێکەڵ دەبی هەم وەکو خوشک و براتە ئەحمودەکان یعنی دڵنیان بە لەوەشی کە لێرە زۆر مرتاح دەبیتن. مەمنونی مامۆستا سوپاسم دەکەین ئینشاءالله. وەرە ئاراس 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 وەرە گیان وەرە بەڵام مامۆستا جان هیچ ژوورێکمان هەیە بەتاڵ ژووری بەتاڵ بەس با سەیرێکمان حەزم نەبێ نەوەڵا مامۆستا گیان ژووری بەتاڵمان نەماوە یعنی کەس بەجێ نێشتووە باش تەماشا بکە. ژوورە بەتاڵەیە ئەوەی مامی برایم ئەوەی بێرێکە خۆچ دوایی کرد خدا عافی بکە. کابراج زۆر باش و وەز بەداخەوە منداڵەکان دەریان کرد. ئەو ژوورە پاکرایتەوە پاکراوەتەوە ئامادەی دەستان خۆش بی دەتوان تەماشا بکەن بیان بەبا تەماشا بکەن. مامە جان فەرموو. بەخێر بێت تەماشا بکەن ئینشاءالله بەدەتان دەبێت. سەرچاو بەخێر بێت. فەرموو مامە جان فەرموو خۆ بەخێر هاتی. مامە جان ئەوە ژوورەکە کامل پێداویستەکانی لێیە گەرمکەرەوەی لێیە و تەلەڤیزۆنیشی لێیە و هەر شتێکی جست پێویست بوو تەلەفۆن بۆ خزمەتگوزارێکە و خزمەتەکەن. دەستەکان خۆش بی بای با منونەت زیاد بی یا ڕەبی. جا مامە جان من بڕۆم هەر شتێکت پێویست بوو تەلەفۆن بۆ خزمەتگوزاری بکە و لە خزمەتە بن. دەستت خۆش بی کوڕی خۆ منونەت زیاد بی یا ڕەبی. مامە جان دەستە ماچەکەم دەست خۆش. هەیش مامەجێ بەڕاستی زۆرم پێ ناخۆش بکە کە تێرە حەزم دەکرد لە لای خۆم بای. کوڕی خۆم جێمەدێ خۆشێت لەوێ حرەسی ئێستا سەعابەکەی بیزانی باە ئیختیارەکەت هینایتەوێ لەوانەیە تووشی دەربکردا باە. ئێوە مامە بەس وڵا لە بۆم نیژا من لەوێن دەر هەستم بە تەنیایی نێدەکرێ ئەگەرەتم لە لابا وچی بڵێ سوکناییەک بوو لە بۆ من. کوڕم جێمەدێ ئێرە ماڵی حکومەتە ئێرە بێمنەترە. مامەجێن ئەمن ئێستا دەبێ بڕۆم هەر شتەکەت پێویست بوو ژمارەی من لەلاتە تەلەفۆنم لۆ نەکەی ئاگز دەبم ئەمن ئەتوم لە جێی بابی خۆمدانە تێگەیشتی. کوڕی خۆم ئەتوو لە کوڕەکان زیاتری هاوکاریت کردم سوپاست دەکەم بەس پێش ئەوەی بڕۆی ئیشەکەم پێتە وەرە دانیشە. باش باوکی دلێر کارێکی گرنگی بە نۆح هەبوو با بزانین ئەو کارە گرنگە چییە. جانە بەیانی باش بەیانی باش دڵەکەم قوربانت بم نانی بەیانیت حازر کردووە ئەی چۆن حەزری ناکەم ئەمڕۆ تۆ بڕیارەکە بە منەوەی پێتی دەڵێم دە باشە باوکو مەڵ سێنە با پێکەوە نانەت بخۆن. ئەمە حەلەکە بوو لەگەڵ باوکتان نان بخۆم. خواردنەکە حازرە حازرە لەسەر مێزەکەیە با بڕۆ نانەکەی بخۆ و دواییش ئێمەی خۆین. بابا ئەو بابم چێ و چوە بابا هەیان کچێ هەیان چییە؟ وەرمان بەسەر بوو بابم دیار نییە. مرد؟ کچێ بە خۆت بمری بە قوربانی بابم بی بابم لۆ بمری نازانم چێوە چۆ لە ماری نییە. دانیشە ئەم شەوەش بوونێ بۆ چی دانیشە ئەم شەوەش بوونێ بۆ چیە؟
لەوانەیە چوو بێتە بازاڕ یان چوو بێتە سەر قەبران یان چوو بێ بۆ شوێنە کچێ هەیان بابم بڕواتە دەرێ بە من دەرێ بەمنی نەگۆتێ چوتە دەرێ بەخۆ شتەکەیە دلێر من لەوە تێناگەم باوکم مناڵی تۆیان تۆ مناڵیەوەی بۆ پرس بە تۆ بکە قسەی زیاد مەکە بەیانێکمان بە خۆشی بەڕێ نەکرد کچێەوە داخرە بە قوڕان شتێک بووە دلێر چی بووە خۆ مناڵ نییە ون بێت یەتەوە یا تێبگەیەتەوە کچێدە بەسا من دەزانم ئەوە شتێک لە گۆ ڕێدەنا و ناڕواوها لە دوونی لە گەرمەدانیش ئێتە باشتر ڕۆشتووە کچێ بەسا بیبرێنەوە ئێخۆ کەس ناڵێ ئێمە دەرمان کردووە خۆی ڕۆشتووە دەزانی قسەی زیاد نەکەی وەڵڵا من وەکو باوکم خۆشمەویست خۆشت دەویست کچێ شێتم مەکە لەوەی زیاتر ئەو بە من ڕازی نەبوو ئەلو بنکەی پۆلیسە باشی برام من دلێرم کوڕی مام ساڵحی بەقار وەڵا ئەوە بابم مام ساڵح دیار نەمایە نات تەکنەنگۆ خوا بەڕاست یانی نەتان دیتیە ئەگەر شتێک بوو خوا ئاگادارم بکەنەوە باشە باش لە بنکەی پۆلیسیش دیار نییە دەچم لە دوی دەگەڕێم بابا کوڕم ئەوجا با پارەت دەمێت تەکلیفی هەر چەندی کردە من دەدەم پارەی چ؟ کوڕم ئەمە پارەم هەیە پارەم نایە مامەجان ئەخنات وەرە وەرە بابی من ئەوە وەرە ئایدی منە دەستەکانت خۆش زۆر مەمنون ئەوەی پێم کرا لە بۆ تەکەم باشە پارەی وەرناگرمە من مامەجان ئەو پارەی وەرناگرم مامەجان مەگریە تو خوا تو لە زێبابی منی تو خوا مەگریە مامە تو خوا لێت دەپارێمەوە ئەوەی داوات کردیە بەسەر سەر و بەسەر چاو بە خۆم دەیکەم هەمووی ئایدی خۆم تو خوا مەگریە مامە تو خوا مامەجان لەبەر دڵی من مەگریە تو خوا کوڕم دەرم پڕە دەزانم درت پڕە مامە ئێستا من دەبی بڕۆم باش مامەجان هەرچی شت پێویست بوو تەلەفۆنەکم لۆ بکە بەسەر سەر و بەسەر چاو باشە خوات لەگەڵ مامە باشە کوڕە خوات لەگەڵ کوڕی پەروەردەکە پڕێت دەنە دەرێ کوڕی پەروەردەکە خەڵکی بێگانە خزمەتت بکە ئای لەو ژیانی کە تێکەوتوو چی بوو؟ چی بوو؟ چوومام و خەستەخانەک هەموو بنکەی پۆلیسەکان بابم دیار نییە باوکم مناڵەون بوو ئەرە چەند جار بە تۆمت بۆ حیای خۆتە بێ یەتەوە یا یەتەوە کچێ بەسە هەیان لەوەی زیاتر تۆ ڕەممەکە بەخۆم ماندیمە شەکەتەم هەموو جەیەک لە دوی گەڕام دیار نییە نا دیار نییە کوردی تێدەگەی هەتا ئێستا تەلەفۆنی نەکرایتەوە تەلەفۆنەکی ناکە ئەمە ناگەدار ناکاتەوە گەشتێک بی جا بۆ بەسەر ناقیڕێنی خۆ من دەرم نەکردووە بەسە هەموو خەتای تو بوو ئەگەر دوو نێشەیە ئەو شەڕەت لەگەر من نەکرد بە هەرو بوختانە مابوو